هەناری هەڵەبجە ژمارەی پیوانێشکاند وەک دەزانن ماوەی 3 ڕۆژە هەڵەبجە جمەی دێت هەچی سەردانی کارە لە هەرێمی کوردستان و شارەکانی ناوەڕاست و خواری عێراق سەردانی هەڵەبجە دەکەن و بوون بە میوانی هەنار لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا تا کاتژمێر 5 ئێوارەیە 419,000 میوان و گەشتیار ڕویان لە هەڵەبجە کردووە لەوێ ئەو میوانانە بە بەهای ملیارێک و 700 ملیۆن دینار کە دەکاتە سەروی 1,200,000 دلار هەنار و گوێز و بەرهەمی دەستی و خواردەمەنیان کڕیوە ئەوەش لە کاتێکدایە کە تا ئێستا فێستیڤاڵەکە بەردەوامە و جمەی دێت ئەمبارەکانی تر کە بەدەست 964 کەوتون بەم شێوازن لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا تا کاتژمێر 5 ئێوارەیە وەک دەزانن قەرەباڵغێکی زۆر دروست بوو ئەمەش پەیوەندی بەچیەوە بوو پەیوەندی بەوە بوو کە زیاتر لە 81,000 ئۆتۆمبیل ڕویان لە هەڵەبجە کردووە 204 پاسی گەورە بە هەمان شێواز 55 مەشایی گەشتیاری کە زۆربیان لە خواروون ناوەڕاستی عێراقەوە هاتبوون لەگەڵ 4900 ماتۆر لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا ڕێگەی هەڵەبجەیان گرتووە